لاگەڵ هاتنی وەرزی هاویندا کێشەی کەم ئاویش لە چەند گەڕەکێکی شاری سلێمانی سەر هەڵدەداتەوە. ئەم هاوڵاتیەش دەڵێت زیاتر لە 20 ساڵە لە گەڕەکەکەمان کێشەی کەم ئاوی هەیە، زۆر جاریش کێشەی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە. 21 ساڵە من لەم سوقانم هەموو کاتێ ساڵانە مانجی 6 و 7 و 8 و 9 معاناتەکانمان هەیە بەدەست کرد بێ ئاویەوە. شوانەی ئێمە دەبێت خەفەریات کرد. ئەخە تاوانمان چێمە حرەسات بگرین لەسەرەوەی کەوا 2 ساعات لە 3 ڕۆژ جارێ 2 ساعات یعنی ناسا ئەم وەزعەت چیە تەحەمولیەکات. بەڕاستی نەهامەتیمان زۆرە لە ڕووی ئاوە. ئێمە 3 ڕۆژ جارێ یان 4 ڕۆژ جارێ 2 کاتژمێر ئامان بۆ یان 3 کاتژمێر دەوە زیاتر نییە. فریای ئەوە ناکەوین نەتەنکی پڕکەین، فریای ئەوە ناکەوین نەموبەردە پڕکەین، نەخۆمان بشوین، نەجل بشوین، یعنی بەڕاستی پڕووکاونێتەوە، حاڵمان حاڵ نییە. بەڕێوەبەری ئاوی پارێزگای سلێمانیش کێشەی سەر هەڵدانەوەی کەم ئاوی لە وەرزی هاویندا دەخاتە ڕوو. ڕای دەگەێنێت دەمێکە هاوارمان گەیاندوتە حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی بودجەیەک، بەڵام بەدەم داواکاریەکەمانەوە نەهاتووە. دەمێکە ئێمە هاوارەکەین کە 4 ملیار دینارمان پێویستە بۆ محەتەی دوکانیەک. ئەمڕۆ تەبلیغ کراوم لە وێستگەی کۆتەڵی پرۆژەی دوکانیەک لە 6 پەمپ 1 پەمپیشەکە، واتە لە جیاتی ئەوەی کە 3200 متر مکعب ئەگاتە نزیکەی 700 بۆ 800 متر مکعب لە سعاتێکە ئەو ئەتوانێت ئینتاجکە. ئەگەر 2 پەمپیشیشکا کە خۆی توانای 2 پەمپ بێ ئەچێتە 1500، مانای هێشتا لەوەی کە بۆی دانراوە 2100 متر کەمتر ئاو دابینەکری هەر خۆی لە خۆیە. جا ئەمە لە 2012ەوە من هەموو جارێت تەئکید دەکەم وی حکومەت بەڕاستی گوێی لێبێ لە 2012 ئەمڕۆ ساڵ 2020 تا ئەم دەقەیە ئەم پەمپانە 3 پەمپ و ماتۆڕێکە بۆ ئەو با بڵێن وێستگەیە نەکڕاوە. بە پێی ڕێژەی دانیشتوان بێت پارێزگای سلێمانی لە 24 سەعاتدا پێویستی بە 500,000 متر سێجار ئاو هەیە. بەرهەمهێنانی کەمتر لەو ڕێژەیە وای کردووە ئاو وەک پێویست نەگات بە هاوڵاتیان. لە هاوینانیشدا کەمبوونەوەی ئاستی ئاو هۆکارێکی ترە بۆ کەم ئاوی لە شارەکەدا. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.